سیارە گەرمی کردووە مناڵ هاوارەکە خۆمان بێزار بووینە لە ژیانە ئەم عالەمەیان فەوتانە ئیساگەر بێت و نەخۆشیشی تیابێ ئەم یعنی چۆن یعنی وەڵای ئەمرێ نەخۆشەکە تایە بەخوا نەناوە مزدحامێ وەڵا کاکە لە کەرکووگەوە هاتوین لەم ڕێگاینەوە ئەوە لە لای چیمە لە سەیتەرەکە ڕێگەیان کردووە بەم گەرمایە سیارەمان گەرمی کردووە مناڵم پێ هاوارەکە نینەکە نازانین چی بکەین نازان بەرەو کێوە بڕۆین خۆشی مواجهەیەکی بەسیتمانەیە ئالام چەند جەماڵە ئەم ڕێگەیان بڕیوە لە سەعات حوتی بەیانی و ئێمە ئاوە ئەمە حاڵمانە ئەمە کەی ژیانە ئەمە چۆنە بێت ئەمە حتاکەی یعنی ئێمە وابین یعنی هیچ حەلێکیانە حکوومەتێکی گوت و گەورە ناتوان ئەم کێشەیە چارەسەرکەن بۆکەی یعنی تاکەی ئێمە هەروە ئەمە ژیانمان بێت ئەمە کەی ژیانە ئەمە کەی ژیانێ مەتیای دانیشتوون ئەمە کەی حاڵە ئەمە کەی وەزعە ئەمە چۆنە بێ نە سیارەیەک نە دوان نە سەد نە ملیۆن هیچ لە حەقی نایە ئەمە چییە بێ بەبۆنەی چیە وەڵی گومرکە و ترێلەیە و نازام چیە خۆ ڕێگایەکی خاصیان بۆ دانێموتەوە ئەمە حتاکەی ئەمە تەکنەلۆژیا هەسڵاوە من لە 2026 خۆ لە عەسر جاهلین ئەمە چۆنە بێ داوا لێبردنەکەم کاکە والله ئاویان پێ نییە برادران دێنن نەختە ئاویان پێدەمەوە کەم بەدەم چاویانە و چارەم چییە سیارە گەرمی کردووە مناڵ هاوارەکە خۆمان بێزار بووینە لە ژیانە چارە چییە؟ بەس سەردانی چۆ بکەی بەنیازی بۆ چۆ والله تا چەم چەماڵە ڕۆم سەردانی چەم چەماڵە کەمال لێرانە ئینمەیە ڕۆم سەردانیەکەم و دێمەوە هەر ئەوە نەشوانەیە هەمووی ڕێگاکە نیو سەعات نییە ئەمە لە سەعات حەوت بەیانی و ئێمە لێرانە وەساینە مە حاڵمان لە بەیانی زۆر ئێمە دەرچوین بۆ سەری شوکار بینیمان ئەم جادەیە قەپات کراوە لێرەوەی تر زدحامەکە لەوەیان نیە لە 12 شەو ئەم سۆنەرەیان داخستووە نیان هێشتا سیارە ڕەت بێ حتا تەنکەرەکانیشیان گەڕانەوە لە بڵێن لە سەیتەرەکان ئەلێ لا بێ سۆنەر بکەن تەنکەرەکان بەتاڵن ئیتر بووتەوە کاری ئەم مزدحامە ئیتر لێرەش پۆلیس و ئاسایشی بران گشتیان هاتنەتە بان ئەم جادەی تر ئەم ڕێگایان بۆ سیارەکان تەرخان کردووە ئەمام ڕێگایەتێتەوە سەر زەنگە بڵێن لە بین چیمەناین ئەم ڕێگایە دەرەچێتێتەوە بان زەنگە لێرەوەی تر دەرەچن بۆی تۆز ئیزدحامەکە سەهل بێت لە ناوچەی زەنگنەوە ئەچێتەوە سەر جادە عامەکە و تر ئەچێتەوە سەر بڵێن ئەچێتەوە سەر جادەی سلێمانی وەڵی مەسافێکی زۆرە ڕۆن تقریبا ساعت و نیوێکە ڕۆن ئارە وەڵە ئەم عالەمەیان فەوتانە ئیساگەر بێت و نەخۆشیشی تیابێ ئەم یعنی چۆن یعنی وەڵای ئەمرێ نەخۆشەکە تایە بەخوا نەناوە مزدحامێ